وەکو فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ناوەندی سۆران هەستاین بە سازانی فستیڤالێک لە دەڤەری سۆران لە شارە جوانەکەی ڕەواندز و هونەر و ڕۆشنبیری. ئامانزە و فستیڤالە کۆکردنەوەی شاخەوانانی تەواوی هەرێمی کوردستان بوو کە ئەمڕۆ میوانانی بیانی شەبوون. ئامانز لەوە زیاتر بۆوەیە کە شاخەوانانی ئەو دەڤەرەش باشنایەتیان لەگە شاخەوانانی تر هەبێت و ئێمەش جیارە پەراوێزی ڕێخستنی و فستیڤالە وەکو گروپی شاخەوانی هەندرێن هەستاین بە ڕێخستنی پێشانگایەکی فۆتۆگرافی کە لەو وێنانە پێک دێتن کە لە چەند ساڵی ڕابردوو ئێمە ئەو گەشتانەمان ئەنجام داوە، گەشتی سەختمان هەبووە و گەشتی مامناوەندمان هەبووە و لە تەواوی ئەو گەشتانەش دیکۆمنتارێکمان کردووە لە شیفی وێنەکان. ئەمڕۆ لێرە لە پیشانگایەکی ناوازەدا پێشکەشمان کردن و لە پێشانگایەکەشمان دوو جۆری فۆتۆ لەخۆگرتبوو، هەم شێوازی ئەنجامدانی گەشتەکانیش هەم وە ئەو فۆتۆی سروشتیانەی کە گیراون لەلایەن هەم فۆتۆگرافەران و هەم ئەو خۆشمان کە ڕێبەر و لیدەری تیمەکان بووینە. ناوەندی سۆران هەڵسان بە فستیڤاڵی باکردنەوەی ئەم فستیڤاڵە و لە زۆربەی شارەکان ئەمڕۆ شاخەوانانمان داوەت کردو و شاخەوانان بەشداری ئەم فستیڤاڵە بووینە. ناوەندی سۆران فیدراسیۆنی شاخەوانی کوردستان لە سەرەتای دامەزراندنی چەندین کار و چالاکی خولی کردوتەوە بۆ بەرەوپێچوونی شاخەوانان و بۆ بەرەوپێچوونی شاخەوانان، بەروە ئەمەش کۆتا چالاکی نییە، بەردەوامیشە لە چالاکیەکانی خۆی. ئەمڕۆ نزیکەی 6 گرۆپ بەشدار بووە لەم فستیڤاڵەکە، نزیکەی سەروی 450 شاخەوان بەشداری ئەم فستیڤاڵەی کردووە.